بەدانایی بەرنمەیەکی تایبەت دەبێت لەگەڵ کەسایەتی سیاسی و ڕۆشنبیری دیاری نێو کۆمەلگەی کوردی بەڕێز مامۆستا عەلی باپیر. بەدانایی بۆ حکمەتە قورئانیەکان دەگەڕێتەوە و دەیەوێت حزوورێکی دیکە دروست بکات کە قورئانی پیرۆز دەبێتەوە بە چاوک و سەنتەری ژیان لێرەوە سەر لە نوێ تاجی فەخری قورئانی بوون ئەکاتە سەری و کۆشکی ژیان سەر لە نوێ دەڕازێنێتەوە. بەدانایی دەیەوێت دەستێکی تەژی بە دوعا بەرز بکاتەوە و جوانی ئاسمانیەکان بگێڕێتەوە و وەک زەمزەمی حەیات بە هەمووانی نۆش بکات. ئێمە لێرەوە لەگەڵ ئاسۆڕوونەکانی فیکر و بیری مامۆستا عەلی باپیردا جارێکی دیکە لەسەر پەنجەرەکانی ژیانتان هەڵدەین و سەلامی میهرەبانی قورئانە پیرۆزەکەی ئیلاهیتان بۆ دەهێنین. بەدانایی جیهانبینی مامۆستا عەلی باپیر دەبێت لە کۆئەڵقەیەکی بەدانایی و لە کەناڵی ئاسمانی پەیامەوە پێشکەش دەکرێت. لێرەوە بەهرەمەند دەبن لە حزوورە بەرجەستەکانی قورئانی پیرۆز لە تێزەکانی بەڕێز مامۆستا عەلی باپیردا. تەمەنای ئێمە ئەوەیە بتوانین لە ئاست دەرخستنی درەوشاویەکانی قورئانی پیرۆز بە جۆرێک بین کە خەرمانی بیرمان سەرڕێژی چاکەکاری بکات و ئیدی تێگەیشتن و ڕاوەکانی مامۆستاش جارێکی دیکە دڵی تۆراومان بە حکمت و جوانیەکانی قورئان ئاش بکاتەوە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. خۆم بە خۆشحاڵزانم لە ئەڵلقەیەکی نوێ لە کەناڵی ئاسمانی پەیام بەناوی بەدانایی لە خزمەت بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی هەروەها ڕۆشنبیر و نووسەر و مفەکری دیاری کۆمەڵی ئیسلامی و هەروەها هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی. لەم بەرنمەیەدا چەم کە خەینە سەر کۆمەڵک بابەتی گرنگ کە جەنابی مامۆستا لە زنجیرەیەک بابەتە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە هەژماری خۆی ئاماژەی پێکردووە لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان. مامۆستا جان سوپاس بۆی کە دەرفەتی پێبەخشین کاتی خۆدا بۆی کە ئێمە ئەم بەرنامەیە و ئەم ئەڵقانە لەگەڵ جەناب تا تۆمار بکەین. سپاس بۆ جەناویشتان و بەخێر بێ کاکدانا. زۆر سپاس. مامۆستا جەنابت لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان کە ئێستا بە شێوازێکی زۆر چڕ ئەڵقاوە بە یەکا و وەک ئەوەی ئەوترێ هیچ شتێ لە هیچ شتێ جیا ناکرێتەوە. لە هەژماری تایبەتی خۆت لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بابەتێکت یان زنجیرە بابەتێکت بەناوی بۆ چاکردنی ئەم دۆخەی هەرێم با گوێ لە قورئان بگرین بڵاو کردوێتەوە. بێگومان ئەوەی سەیرەکرێ خەڵکێکی زۆر خوێنەرێکی زۆر کۆمنتیان نووسیوە و پرسیاریان کردووە و لایکی بابەتەکەی جەنابتیان کردو بۆیە بۆ مای ئەوەی کە ئێمە بە شێوازێکی دەنگی و ڕەنگی بەرنامەی لەسەرکەین کە گرنگمانزانی. من لە جەنابتە پرسم دەکرێت چۆن ئێمە سوود لە قورئان وەربگرین بۆ بارودۆخێکی شێواوی ئێستای هەرێمی کوردستان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. دوباره بخير بين كاكدانا وكو مجدب وجنابشتو بو بينران وبسراني بريزيش أو زنجيرة عالقيا لجرنا ونشاني بۆ چارەسەری بارودۆخی هەرێم باگوێ لە قورئان بگرین. ئێستا بۆتە بەشێکی سەرەکی لە کتێبێک بە ناوی ڕوانینێکی ئیسلامیانە بۆ واقعی ئێستامان وە لە ژێر چاپەوە ئینشاڵڵا لە ڕۆژانی داهاتوودا دەکەوێتە بەردیدی خوێنەران. خوای پەروەردگار قورئانی ناردووە وەکو بۆ خۆی فەرموویەتی پێناسەی کردووە ئین هذا القورآن يهدي للتي هي أقوم. بێگومان ئەم قورئانە ڕێنمایی دەکا بۆ شێوەژیانێک کە ڕاستترە چاکترە تەواوترە. جا خوا سوبحانه وتعالی لێرەدا دیاری نەکردووە شێوەژیانی چی بۆ تاک بۆ خێزان بۆ کۆمەلگا لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی بە گشتی فەرموویەتی. هەروەها لە سەرەتای سوورەتی ئیبراهیم خوا سوبحانه وتعالی دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم ألف لام را
كتاب أنزلناه إليك لتخرج الناس من الظلمات إلى النور بإذن ربهم إلى صراط العزيز الحميد. وأما كتابك ناردومانە خوار بۆ لای تو تاکو خەڵک لە تاریکیەکان دەربێنی بەرەو ڕۆشنایی بەرەو ڕاستەشەقامی خوای زاڵی ستایش کراو. قورآن هاتووە کە خەڵک لە تاریکیەکان دەربێنێ تاریکی نەناسینی بوون واتە نەبوونی بوونناسی و ئۆنتۆلۆژیەکی ڕاست و دروست دەربارەی ئەم دەوروبەر و بوونەوەرە کە تێدا دەژین تاریکی سەراسیمەی و سەرگەردانی نەبوونی عەقیدەیەکی ڕاست و دروست و تاریکی نەزانینی کە چێ بپەرسترێ چێ تەنیا شایشتەی پەرستنە کە تەنیا خوای سوبحانە وتەعالا تاریکی چۆنیەتی پێکەوە ژیانی کۆمەلگا لە ڕووی ئابووری سیاسی کۆمەڵایەتی. قورئان هاتووە کە فعلەن وەکو خوا فەرموویەتی ئینسان بەرەو ژیانێکی ڕێکتر چاکتر لە هەموو ڕەهەندەکانی ژیاندا ڕێنمایی بکە و هاتووە کە مرۆڤایەتی دەربێنێت تاریکاییەکان بەرەو ڕۆشنایی و ئەوەی کە خوا فەرموویەتی لە دنیای واقعدا بەرجەستە بووە، یعنی نەک لە وەکو کۆماری ئەفلاتون یا وەکو مەدینەی فاضیلەی فارابی یا وەکو ئەو کتێبانی دیکە کە فەیلسوفەکان نووسیویانن هەر تیۆر و نەزەریە بێت و لە دووتوێ کتێبێکدا ما بێتەوە، بەڵکو لە عالەمی فیکر و تیۆرەوە گوازراوەتەوە بۆ دنیای واقع و لە واقعێکی مێژوویدا بەرجەستە بووە لە دەوڵەتێک لە قوارەیەکی سیاسیدا کە 13 سەدە تەمەنی بووە، درێژترین دەوڵەت بووە لەسەر ڕووی زەوی کە مرۆڤ دروستی کردبێ بە هەموو قۆناغەکانی سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم و چوار خەلیفە ڕاشیدەکان و دوای ئومەویەکان و عەباسیەکان و عوثمانیەکان تاکو لە ساڵی 1924 لەسەر دەستی کەمال ئاتاتورک و بەدەست لە پشدانی زلهێزان و هاوکاری ئەوان کۆتایی پێهێنرا. کەواتە قورئان ئەوەی کە خوا دەفەرمێ بەرەو باشترین ژیان خەڵک ڕێنمایی دەکا و ئەوە کە خوا دەفەرمێ ئەی پێغەمبەر صلی قورئانە بۆ تۆن تاکو خەڵک تاریکایەکان دەربێنی فعلەن ئەمە لە دنیای واقعدا بەرجەستە بووە. کۆمەلگایەک دروست بوو کە باشترین کۆمەلگا بوو بە هەموو پێوەرەکان لە ڕووی فیکری، لە ڕووی ڕەوشتی، لە ڕووی قیەمی و بەها بەرزەکان، لە ڕووی شارستانی، لە ڕووی ڕوحی معنەوی ئەخلاقی، لە هەموو ڕووەکانەوە مرۆڤایەتی قەرزداری ئەو قەوارە ئیسلامیە ئەو دەوڵەتە ئیسلامیە کە بۆ بەمای خێر و خۆشی و بۆ بەمای بێداری و هۆشیاری مرۆڤایەتی بەگشتی لە هەموو ڕووەکانەوە کە ئەوە دیارە پێویستی بە وردەکاری و لەسەر ڕۆیشتنی زیاتر دەکات. بەڵام مامۆستاسا بینەرێک ئەگەی لەم قسانەی جەنابەت بێ ئەڵێ ئێمە خۆ پەکمان لەسەر قورئان نەکەوتووە لە هەرێمی کوردستان، ئەوەی ئێمە پەکمان لەسەری کەوتووە کۆمەڵە یاسان کە خۆمان دامان ناو خۆمان پێشێلیەکەین. پرسیارەکە جەوەرەکە لێرە ئەوەیە بۆ جەنابەت ئەمانجێڕیتەوە بۆی کە گوێ لە قورئان بگرین بۆ چارەسەرکردنی ئەم دۆخەی کە خۆمان تێکمان ناوە بەو یاسایانە تێکمان ناوە کە خۆمان ئێستا جێبەجێ ناکەین. بۆیە دەوێ بگەڕینەوە بۆ قورئان و بۆ خاوەنی قورئان، چونکە ئینسان تەنیا عەقڵ نییە، ئینسان وێڕای ئەوەی کە عەقڵە و بەو عەقڵە ڕاستیەکان دەرک دەکا و ڕاست و چەوت و چاک و خراپ لێک جیا دەکاتەوە. ئینسان وێڕای ئەوەش دەروونە، دڵە، ئیرادەیە. هەر بۆیە من جارێک لەگەڵ یەکێک لە بڕیار بەدەستان و سەرکردەکانی ئەم وڵاتە قسەم دەکرد کەوی باسی ئەوەی دەکرد ئەم کۆمەلگای خۆمان گۆڕانکاری تێدا بکەین، پاکسازی و چاکسازی و بیگۆڕین، چاکی بکەین. من گوتم تۆ بە تەمای چی چۆنی چاک دەکەی؟ گوتی لە ڕێی ئیعلام و ڕاگەیاندنەوە لە ڕێی هۆشیارکردنەوەی خەڵکەوە. منیش بە پێکەنینێکەوە گوتم جاخۆ بەڕێز ئەوانەی لەم وڵاتەدا گەندەڵی دەکەن، قۆرخکاری دەکەن، ستەم دەکەن، هۆشیارانە دەیکەن، خۆ ناهۆشیارانە نایکەن. خۆ زیاتر ئەو چینە سیاسیەیە کە بە حساب نوخبە و بژاردەی ناو کۆمەلگایە، لە خەڵکەکەی دیکە هۆشیارترن، شارەزاترن، بە ئەزمونترن. ئەویش هەڵوەستەیەکی کرد و تی ڕاستە. ئەیگوتم کەواتە ئەی چۆن؟ گوتم مرۆڤ تەنیا بەوە چاک نابێ زانیاری باش بچێتە عەقڵیەوە، بەڵکو دەبێ ئەو معلومات و زانراوە ڕاست و دروستانە لە عەقڵەوە تەحویل ببن بۆ دڵ.
بۆیە پێغمبەری خوا عليه الصلاة والسلام لە باسی خەواریجدا دەفەرمی يقرؤون القرآن لا يجاوز حناجرهم لا يجاوز تراقيهم هەردوو وشەکە هاتووە قورآن دەخوێنن بەڵام لە گەرویان ئەو دیو نابێ واتە هەر لە مێشتیاندا یەکو معلومات و زانین بەڵام نەگۆڕاوە بۆ بوونە حاڵ و توانین من لە هێندە لە کتێبەکانی خۆمدا باسی ئەوە دەکەم کە حاڵەتی چاکی ئینسان ئەوەیە کە زانینەکەی بگۆڕێ بۆ توانین حاڵی بوونەکەی تێدا ببێتە حاڵ هەم شارەزابێ هەم کارابێ جا ئێمە لە ڕێی ئیمانەوە خۆ من کە باسی قورئان دەکەم دوایی لە بنەماکاندا پێشم و شتێ باسی بوون ناسیم کردووە دوای باسی تەوحید و خوابەیەکگرتنم کردووە کە کرۆک و بناغەی ئیمان و عەقیدەیە ئەمجا دوایی باسی دادگەری و باسی ستەم و باسی هەموو ئەو بەها بەرزانەی کە لە قورئاندا هەن بۆ بەڕێوەبردننی کۆمەلگا بۆ چاکردنی کۆمەلگایە کەواتە ئێمە بۆیە دەبێ بگەڕێنەوە بۆ قورئان چونکە خەڵکێکی زۆر هەیە دەزانێت کە ئەوە حرامە ئەوە گەندەڵیە ئەوە ستەمە ئەوە خراپێ بەڵام دەشیکا بۆچی چونکە وەکو گوتم وەکو زانیاری لە مێشتیدا هەیە دەزانێ بەڵام ناتوانێ حاڵی بووە بەڵام تێدا نەبووتە حاڵ بەچی ئەوە دروست دەبێتەوە جارێکی دی بە ئیمان و بە پەیوەستبوون بەخواوە بەخۆ بە بەندەی خوازانین و بە ئەویش طبعاً خۆ بە بەندەی خوازانینیش کە لە چیدا بەرجەستە دەبێت لە شوێن کەوتنی کتێبی خوا لە شوێن کەوتنی ئەو بەرنامەیەدا کە خوا پێغەمبەری خاتەمدا ناردوێتی عليه الصلاة والسلام کە وەکو گوتم بۆیە هاتووە کە مرۆڤایەتی ژیانێکی ڕاستتر و چاکتر بگوزەرێنێ و لە تاریکاییەکان بێتە دەر تاریکایی سیاسی ئابووری کۆمەڵایەتی جیهانبینی تاریکایی لە ڕووی ڕەوشت لە ڕووی هەڵسوکەوتەکانەوە بەرەو ڕۆشنایی مامۆستا ئەتەوێ ئەوە بە خوێنەران و بینەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڵیت کە لە غەیری قورئان دەستورێک با بڵین نیزامێکی ترمان نییە بووی کە ئێمە ژیانی خۆمانی پێڕەخێنی یان ئەگە پرسیارەکە بەم جۆرە بکەم ئایا لە غەیری قورئان دروستە کۆمەڵگەیەکی موسڵمان سوود ببینێت لە هەر ڕێبازێکی تریان هەر یاسایەکی تریان هەر پەیڕەوێکی تر بووی کە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری خۆی پێڕێخا کاکە دانا قورئان هەروەها سونەتی پێغەمبەریش صلی الله عليه وسلم کە وەکو زۆر جار گوتراوە شەرح و لێکدانەوەی قورئانەوە نییە خوا فەرموویەتی وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون ذیکرمان بۆ تۆ ناردۆ تاکو ئەوەی بۆ خەڵک نێردراوەتە خوار بۆیان ڕوون بکەیەوە و بۆی خۆشیان بیر بکەنەوە جا هەندێک لە زانایان تۆزێ بە بۆچوونی من بە سەرچێڵی ئەم ئاەتەیان ئەم ڕستە قورئانیان مانا کردووە گوتویانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەرچی بریتیە بۆ لە تەفسیرکردنی قورئان و ڕوونکردنەوەی قورئان بۆوانە کە من نەخێر چونکە قورئان بۆ خۆی پێویستی بە ڕوونکردنەوە ناکە تلك آيات الكتاب وقرآن مبين تلك آيات القرآن وكتاب مبين وأنزلنا إليك كتابا مبينا قرآن بخوي رون ورون كروشة شو شيء مبين ده جنجل لبانا يا أباني لازم وبي كلزماني عربي ده بانا وأبانا بمعنى فعلي شيء لازم هاتون كفيسي بمفعول به هناك واتا رون بو روشن بو و دەجگونجێ لە بانە یا ئەبانەی متعدیەوە هات بێ مبین کە ئەو کاتە یعنی ڕوونکەرەوە و ڕۆشنکەرەوە جا قورئان هەم ڕوونە و هەم ڕوونکەرەوەشە ئەم هەموو تەفسیر و مفەسیرە کە تەفسیری قورئانیان کردووە ئێستا بۆت باز دەکەم ئەوە دیارە کە قورئان ڕوونە و ڕوونکەرەوەی بۆ ئەهلی خۆی بۆ کەسانی کە شارەزا بن بەڵام من قسە لە پێغەمبەری خوا دەکەم عەلەیهی سەڵات وسەلام ئایا کار و ئەرکی پێغەمبەری خوا ئەوە بوو کە قورئان تەفسیرکە ئەی کوا تەفسیری پێغەمبەری خوا بۆ قورئان پرسیارێکی بەجێ ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوا ڕوونکردنەوەی قورئانی پێسپارد بە خۆی ئێستا ئێمە التەفسیر النەبەوی للقورئان الکەریممان دەبوو و ئەو کاتەش پێویستیمان بە تەفسیرێکی کە نەدەبوو بەڵام نە ڕوونکردنەوەی پێغەمبەری خوا بۆ قورئان بریتی بۆ لە چۆنیەتی کارپێکردنی قورئان چۆنیەتی تەطبیقکردن و بەرجەستەکردنی قورئان یعنی خوای پەروەردگار دەفەرمێ نوێژ بکەن چۆن نوێژ بکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەلای کەمەوە دوو جار
لەسەر مینبەر و لە صحیح بوخاری مسلم دات و لەسەر مینبەر نوێژی کردووە فەرموویەتی تەماشام بکەن لەسەر مینبەر بۆی هەموو مسلمانان بیبێنن ئەمجا دوای فەرموویەتی صلوا كما رأيتموني أصلي وەکو چۆن منتان بینی نوێژم کرد ئاوا نوێژ بکە حەجی کردووە فەرموویەتی لتأخذوا عني مناسككم بۆی خواپەرستیەکانی حەج لە منەوە فێر بن و هەروەها پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دایکمان عایشە کە دەفەرمێ كان خلق نبي الله القرآن ڕەوشی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام قورآن بوواتە قورآن لە خۆیدا بەرجەستە کرد بوو کەواتە ڕوونکردنەوەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بۆ قورآن ئەوە بوو کە ئێمە فێر کا قورآن چۆن کاری پێ دەکرێ هەر ئاەتە و هەر سوورەتە و هەر یاسایی لە شوێدا لە هەلو مەرجێکدا کاری پێ دەکرێت مامۆستا ئەی فەرموودە شیرینەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە تەفسیر وەکەوەی کە خۆشە ئاماژەت پێکرد ئێمەش هەروە ینی فێر کراوین و وا تێگەێنراوین جۆرێک نییە لە تەفسیری قورآن با جۆرێکە لە ڕوونکردنەوەی ئەو چەند و مەبەستانی کە لە قورآندا هاتوون بەڵام وەکو دووبارەی دەکەمەوە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هەڵنەستاوە بە تەفسیرکردنی هەموو قورآن چونکە قورآن زۆربەی هەرە زۆری ڕوونە بۆ ئەهلی خۆی واتە بۆ کەسێک شارەزای زمانی عەرەبی بێ بۆ کەسێک کە لە قورآن تێبگا ڕوونە پێویستی بەوە نەبوو پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ڕوونی کاتەوە ئەی پێغەمبەری خوا کوێ ڕوون کردوتەوە ئەگەر هاوڵان شوێنێکیان لێ ئیشکال بوو بێ بۆ وێنە كاتك أو آياتي سورة أنعام ديت أخواري كذا فرمي الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن وهم مهتدون ده فرمي أواني إبروان هنا و إيمانك شان لقال ظلم دات آياتنا كردو أوانا الدنيايان بوهي وأوانا الرئاسيان كردوها هاولان شون خدمة بيغمبر عليه الصلاة والسلام وتاني بيغمبر إخوة وأينا لم يظلم نفسه كاملة إما ظلمي لخوينا كردوها وشيء ظلم وايلي تيجيش واتا جناح كان أم آيات دفرم أواني إيمانيا هنا ودواي جناحشان نكردوها كامل إما جناحشي نكردوها شو خواض فرمي أولئك لهم الأمن وهم مهتدون هر أوانا دنيايان بوه أمينا لسزاي خوا وهر أوانا شري راسيان كردوها فرمي ليس بذلكم والشيء ظلم ليردام بس في جناح نية جناح بقشتي هرش الله القرآن ده بمعنى جناح بقشتي شاتو بلام لم سياق ده ما بس في أوانية كان أي شون فرمي جيتان لعبد صالح كان بدا فرمي يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم لقمان آموش قاري كرة كيدا كان رولجان هاو باش بو خوا دامني هاو باش بو خوا دانان استميشي مزنا ما بس ليرة دا شركة اواني كإيمانيان هناو شركان بو خوا بيدانا كردوا شو شركة بو خوا بياكر إيمانك هل وشيتوا معناه ضلنيا نابي لسزاي خوا اگر شتيشي وان لي إشكال بو بي پیغمبري خوا صلى الله عليه وسلم بو هاولاني رون كربيتوا اگرنا اوي دي فرمایش تکانی کده فرموی پیغمبری خواب بوم بسنی فرمو بله او آیاتی پی تفسیر دکم نه شمککانی قرآنی پی تفسیر کردن بوی نه پیغمبری خواب علیه الصلاة والسلام ل فرمودی اگه فرمی انما الاعمال بالنیات و انما لكل امرئ ما نوى لدرجه حدیث کده بازکه باسی کوش کردن دکه اما خوای پرگال قرآن ده فرمی وما امروا الا ليعبدوا الله مخلصين له الدين فرمانیان پی نکره مگر بونه بک ملکتی خوان بو خوا ساخ کنوا واتبشي غير خوا بملكتي وطاعته فرمان بريانه ونهيلا خالصا بساغي خوا بفرسن پیغمبر عليه الصلاه والسلام فرمود روين دكاتو ده فرمي همو كرده وقت شاكا كان ببينيته كان هر كس يغنيتي بو ما بس تي بي خوا به خوا بي بمزبون هاندري به او كرده وقت شاكا كي قبول دكري بلان با كرده وكي بروالاتيش باش به اگر خوا پێمە بەزبوون هاندەری و پاڵنەری نەبێ ئەوە نابێت چاوەڕێی پاداش کە دوای باسی کۆچکردن دەکا فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله ومن كانت هجرته إلى دنيا يصيبها أو امرأة ينكحها فهجرته إلى ما هاجر إليه بەڵام هەر کەسێک کۆچکردنەکەی ئەوانەی کە لە مەکە کۆچیان دەکرد بۆ مەدینە بۆ ئەوە بێ کە دنیای بەرژەوەندێکی دنیای بۆ دابین بێ یاخود حەزی لە ئافرەتێک دەکرد لە مەدینە بچێ پێی بگا لەوێ ئەوە کۆچکردنەکەی بەو شێوە بۆی دەنووسرێت کە لە دڵیدا هەیە لێردا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەی کە ئاەتەکە فەرموویەتی ئەوە بە وێنەی بەرجەستەی ژیانی ڕۆژانەی خەڵک ڕۆشن دەکاتەوە جەنابی مامۆستا کۆمەڵێک چەمک و زاراوە هەن لە قورئانە کە کاتی قورئانە خوێنیتەوە تەدەبوری تیاکەی و قوڵە بیتەوە چەمەگەلێکی زۆر جوان بەڵێ جا من تەمان وەڵامی ئەو پرسیارەتم نەدایەوە کە ئایا بەسەریدا نەڕۆین ئایا ئیسلام ڕێ لە مسلمانان دەگرێت دەستیان دەبەستێت لە بەردەم ئەزمموی بەشەردا لە بەردەم حیکمەتی بەشەردا لە بەردەم شتی چاکی خەڵکی دیکەدا ئایا دەڵە دەبێ لە چوارچێوی قورئان نەچنە دەرێ
وەڵامەکەی ئاوایە هەر قورئان بۆ خۆی پێویست ناکە لە سواسیەوە قورئان بستنە دەرێ هەر قورئان فەرزی دەکات لەسەر موسڵمانان کە زانیاری بەسوود قسەی ڕاست و بەجێ کردداری باش و پەسند لە هەر کەسێکەوە بێ نەک هەر دروستە و ڕەوایە وەری بگرن بەڵکو لەسەریان پێویستە وەری بگرن لە سوورەتی زومەردا خوا سبحانه وتعالى دەفەرمێ فبشر عبادي الذين يستمعون القول فيتبعون أحسنه أولئك الذين هداهم الله وأولئك هم أولو الألباب مژدە بدە بۆ بەندانم کە گوێ بۆ هەموو قسەیەک دەگرن کافر مسلمان ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا هی کۆن هی ئێستا گوێ بۆ هەموو قسەیەک دەگرن فيتبعون أحسنه کامەی باشترە ئەوەیان شوێن ئەوە دەکەن و تەبەنی دەکەن أولئك الذين هداهم الله ئەوانە کەسانێکن خوا خستونێ سەر ڕێی ڕاست وأولئك هم أولو الألباب وهر أوانا خاون عقلانن وات أيوانە بهر عاقل نییە و ئەوەی وانە بێ بەڕێی ڕاست داناڕوە کەواتە مسلمانە لەسەریان پێویستە زانیاری بەسوود قسەی بەسوود ئەزمموی باش بە تایبەت لەو بوارانەی کە شریعەت بە بۆشایی بەجێهێشتووە کاکە دانە شریعەت یاسا دەمیست ئەوت پێ بڵم کە دوو بەشە بەشێکی کە بریتێ لە مامەڵە لەگەڵ خوا چ مامەڵەی فیکری نەزەری چ مامەڵی کردەی مامەڵی فیکری واتە ئیمان و عەقیدە مامەڵی کردەی واتە دروشمەکان و خواپەرستیەکان لەوێدا قورئان نوختەی خستووەتە سەر پیت هەندێشتی بۆ پێغەمبەریش بەجێ نێشتووە عەلەیهی سەڵات وەسەلام مەگەر هێندەی وردەکاری پێغەمبەری خوا بۆی ڕوونکردنەوە و جێبەجێکردنی دروشمەکان ئەوانە نوختیان تێدا خراوەتە سەر پیت بۆچی چونکە مامەڵە لەگەڵ خوا سبحانه وتعالى هەر خوا دەزانێت بە چۆن مامەڵە لەگەڵدا بکەین بە درێژایی مێژوو بەشەر خوای ناسیوە بەڵام لە مامەڵە لەگەڵ کردنیدا بەهەڵەدا چووە هەرچی لێ بەپرسی خوای ناسی و زانی تێم کەون و کاینەتە بەدیهێن ڕووخاوەن و پەروەردگارێکیە بەڵام لە مامەڵە لەگەڵ خوادا لە چۆنیەتی ناسینی خوادا تووشی هەڵە بوون فەیلسوفەکان یۆنان هند چین هەمووی ئەنجا بەشی دووهەمی یاساکانی ئیسلام کە قورئان لە قورئاندا مەتنەکەیان هەیە و سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕوونکردنەوە و چۆنیەتی بەرجەستەکردنیان گرتوێتە خۆی ئەوەیە کە ئەو شتانەی کە زۆر گۆڕانیان بەسەردادێ پەیوەندیان بە ژیانی مادی بەشەرەوە هەیە پەیوەندیان بە ژیانی خۆیەوە هەیە ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری ئیسلام لێرەدا ئیکتیفای کردو بە دانانی چەند نیشانەیەک چەند قوچکەیەک و چەند هێڵێکی گشتی بەڵام نەچۆتە نێو وردەکاریەکانەوە بۆی دەست و پێی خەڵک نەبەستێ بۆی عەقڵی خەڵک کۆت نەکا بوارێکی زۆری هێشتە تۆ بۆ ئیجتیهاد و بۆ عەقڵ و ئەزمموی بەشەر کە ئەو بۆشایەنە پڕکاتەوە زۆر باشە ویستم بپرسم لە قورئانی پیرۆزە چەمەگەلێکی زۆر جوان هەن ینی بەنمونە مامۆستا وەفا دادپەروەری دڵپاکی دەستپاکی داوێن پاکی زمان پاکی پێکەوە ژیان ڕاوێژکردن یەکتر قبوڵکردن تەبایی کۆمەڵە چەمکی تر کە هەست ئەکرێ ئێستا لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتیمانە لەم هەرێمەی ئێمە کە ئێمە ئەمانە قسە لەسەر ئەزمموی ئەم هەرێمی خۆمان بکەین ئەم چەمکانە غیابن ئەم چەمکانە لە ئەزمەیان ینی ئێمە نەمانتوانیوە بەرجەستەیان بکەین منەمێ بزانم هۆکارەکەی بۆچیە گەڕێتەوە بەڵام دوای ئەم پشووە دووبارە سڵاو خۆشەویستان لە بەرنامەی بەدانایی لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست داین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەلی باپیر هەم نووسەر هەم ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان مامۆستا پێش پشوەکە لێم پرسید لە قورئانە کۆمەڵێک چەمک هەن کە زۆر جوانن و ئەگەر ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە پیادەیان بکەین تەسەوڕەکەم ئیشکالێتمان نابێ بەڵام ئێستا ئەم چەمکانە لە جۆرێک لە ئەزەماتان و هیچ یەکێک ئێمە لەم چەمکانە پیادە ناکەین هۆکارەکەی بۆچیە گەڕێنەوە من پێمە ئەوەی دی فەرمووی زۆرێک لە زێدەڕۆوی تێدایە زۆر لە ڕەشبینی تێدایە بەو شێوەیە نییە بەڵام دەتوانی بڵێ لە ژیانی سیاسی بڕیار بەدەستانی ئەم وڵاتەدا زۆربەی ئەو چەمکانە نادیارن ئەگەرنا کەم و زۆر خەڵکێکە هەیە هەر دەست پاکە و داوێن پاکە و دڵ پاکە و زمان پاکە و کاریش بە ڕاوێژ دەکا و حسابیش بۆ خەڵک دەکا و خۆشی لە خەڵک بە زیاد ناگرێ و کەم و زۆر هەر هەیە و ئەو ڕەوشت و ئاکار و خەسڵەتە بەرزانە کەم و زۆر هەن بەڵام ڕاستە لە ژیانی
ئەوانەی کە حکومڕانن کاروباری ئەم وڵاتە بەڕێوە دەبن بڕیار بەدەستن کەمتر دیارن بێڕەنگ و بۆترن کاڵن یا جاری وا هەر نین ئەوە هۆ کارەکەی ئەوەیە کە پێشتر باسم کرد ئینسان تەنیا بەوە چاک نابێت کە حەق بزانێت چەند کەس دەزانێت کە جگەرە کێشان زیانی هەیە دەشی کێشێت من پزیشکم بینی وە جگەرە کێش بووە چەند کەس دەزانێت کە مەی خواردن شەراب خواردنەوە زیان بەخشە دەشی خۆنەوە من پزیشکم بینی و شەراب خۆر بووە بۆ لەبەر ئەوە کە زانینەکەیان نەبووە بەتوانین لەبەر ئەوە کە ئینسان تەنیا عەقڵ نییە دڵ و دەرونیشە ئەو دڵ و دەروونە ئەو ئیرادەیە جاری وا هەیە ڕوو لە خراپە دەکا لە زیاتی هودا لە دڵدابێ هەوای تێدایە هەوا یعنی ئارەزوو لە زیاتی ئەوە کە بە ئیلهامی فریشتەکان بێتە ناو دڵ و دەروونەوە خودخوتە وەسوەسەی شەیطانەکان دێتە ناوی لە ئەنجامی ئەوەدا ئینسان بەلا ڕێدا دەڕوا لە ئەنجامی ئەوەدا ئینسان شتێک دەزانی حەق و دانی پێدا ناهێنێ شتێک دەزانی حەق و پێ و پابند نابێت شتێک دەزانی زیانی تێدا هەیە و بەڵام دڵە دەسەڵاتم بەخۆم ناشتێ خۆت دەزانی چەند کەس هەیە خو دەگرێت بە عادەتێکی خراپەوە کە نمونەمان بەجگەرە کێشان پێهێنایەوە مەی خۆری قومارکردن دەزانی خراپە شوێنەوارەکەی لەبەر چاویەتی کەچی هەردەشیکا چەند کەس دەزانێ نوێشکردن ڕۆژوگرتن بۆ خواسوڵحان خۆپاراستن لە گوناحەکان شتێکی باشە بەرژەوەندی دەگەڕێتەوە بۆ تەندروستی جەستەیی ڕوحی فیکری بۆ تەبایی خێزان بۆ کۆمەلگا لەسەر ئاستی سیاسی ئەگەر کۆمەلگایەک دەوڵەتێک تاکەکانی پاک و ڕێک و چاک بن دوژمنان زەفەریان پێنابن بیان کڕون بیان کەنە سێخۆڕ و ئەمنی قەومی ئاسایشی گشتی دەپارێزرێ هەموو کەسەوە دەزانێت بۆ نایکەن لەبەرەوە کە ئینسان تەنیا عەقڵ نییە ئینسان غەریزەیە ئینسان وەکو گوتم تەنیا عەقڵ نییە کە معلوماتی تێدا بە یەکسەر ئەو معلوماتە ئینسان کۆمپیۆتەر نییە کۆمپیۆتەر معلوماتی تێبخە و حاسی بە کۆمپیۆتەر دوایی نەتیجەکەی لێداوە کە چی تێدا بێت دەداتێ بەڵام مرۆڤ وان نییە خی پەروەردگار دەربارەی ئالی فیرعەون دەفەرمێ وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا دەفەرمێت دار و دەستەی فیرعەون نکوڵیان کرد لە معجزەکانی موسا لە بەرنامەکەی موسا لە پەیامەکەی موسا واستيقنتها أنفسهم دڵنیاش بوون لە دەرونی خۆیان دەکە ڕاستە و حەقە بۆچی ظلما وعلوا چاویان لەستەم بوو لە خۆبەرزکردنەوە بوو چەند کەس لە وڵاتەدا دەزانێت کە قۆرخکاری خراپە ستەم خراپە بەکەم تەماشاکردنی خەڵکی دیکە خۆ لە خەڵکی جیاکردنەوە خراپە خەڵک زەم دەکا تەنیا خێر بۆ خۆ قۆرخکردن و بۆ خزم و حیزب و دەوروبەر خۆبینین و خۆ کورت هەڵێنان لە قاو و قەپێکی بچووکدا خراپە و خەڵک بینین و خوابینین باشە ئەی بۆچی وا ناکرێ لەبەرەوە کە ئینسان تەنیا بریتینە لە عەقڵ ئینسان ئەو دڵ و دەروونە ئەو ئیرادەی ئینسان خوای پەروەردگار بۆ لە قورئاندا بە زۆری باسی دڵ دەکا كتب في قلوبهم الإيمان لما يدخل الإيمان في قلوبهم لبرو كإنسان راسي دا إرادة دا يجولينه برو خير يعني برو شر جواد جاري واهي أو معلوماتك لميشك دا هي وكو قتم أجر نبو بيقين زانان دلن جوازي يقين شيء لقل قمان من بيما زور لو خلقك أو شمكانه هر قماني تياندا هي قماني لباريان تياندا متوهمة ووهم أجر بو بيقين يسر إنسان دا جولين ضل بري يقين بريتي لو حالتك إنسان لا يعني علمي وعملي ببيتك عقل وضلي ببيتك بيكوا آويتببن هرشي زاني بيتوانه جوازين أوان فيلسوف كانوا بيغمبران عليهم الصلاة والسلام ألي ردابو فيلسوف كان زاني ويانا بس نيان توانيوه حالي بون بس نيان توانيو نلا خوان دا نلا خلشي دي كدا بيكنا حال بەڵام پێغەمبەران عليهم الصلاة والسلام هیچ شتێکیان نەفەرمووە کە نەیان کردبێ بە تەواوی حاڵەتی کردەی و حاڵەتی تیۆریان پێکەوە ئاوێتە بووە و دیارە ئەوەش بەهۆی ئیمانەوە بەهۆی پەیوەندی لەگەڵ خواوە ئەو حاڵەتە دەرونیەی ئینسان وای لێدێ کە هەرچی زانی بیتوانێ
هەرچی بە چاکی زانی و تەصدیقی کرد تەطبیقیشی بکات. بەڵێ جەنابی مامۆستا قورئان بۆ ئەوە دابەزیوە ئێمە تەنها ئەجر و پاداشتی لەسەر وەربگرین بە خوێندنەوەی و بەلەبەرکردنی یان لەوە گرنگتر ئەوەیە کە ئێمە بتوانین قورئان بەکرداری بکەین. خی پەروەردگار زۆر بەڕوونی ئەو ڕاستیمان بۆ ڕوون دەکاتەوە لە سوورەتی ساددا دەفەرمێ كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب. أما كتابيكي برهمدارة مبارك يعني بپێز بەرهەمدار خاوەن بەرەکەت کە بەداخۆ زۆربەی مسلمانان مبارەکیان وەکو شتێکی متفڕک و پیرۆز و مقدس لە قورئاندا و شەی مقدس بۆ قورئان بەکار نهاتووە مبارەک بەکار هاتووە. جوولەکە و نەسرانیەکان بەڵێ جوولەکە و نەسرانیەکان بە کتێبی خۆیان دەڵێن مقدس الكتاب المقدس. خوا دەفەرمی كتاب أنزلناه إليك مبارك. مبارك يعني بەرهەمدار بەپێز بەڵام مقدس يعني پیرۆز یەکنی شتێکی وەکو بڵێ متفڕک. خوا دەفەرمێ ئەمە کتێبێکی بەرهەمدارە ناردومانەتە خوار كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته بۆی لە ئاەتەکانی ورد ببنەوە تیانەوە ڕابێنن تەدەبڕ دەڵێ ئەوەیە کە تۆ وێڕای ئەوەی کە سەرەتایش دەبینی کۆتایەکەشی سەرنج دەی تەدەبڕ دووبوری هەر شتێک واتە کۆتایەکەی سەطحی نەبێ قوڵ وەکو سەرەتای دەبینی کۆتاییشی سەرنج دەی ئەمجا وەلیەتەذەکەڕ ئولو الئەلباب هەر بۆ تەنیا بۆ تێگەیشتنیش نا بۆ ئەوەی خاوەن عەقڵان پەندی لێ وەربگرن کاری پێ بکەن. من لە کتێبێکدا بە ناوی با لە خزمەت قورئاندا بین لە حەوت هەنگاودا باسم قورئانم کردووە کە دەبێ بخوێندرێ فام بکرێ ئەمجا پەندی لێ وەربگیرێ تا کۆتایی. قورئان کاکەدانا هەم بۆ خوێندنەوە هاتووە هەم بۆ لێوردبوونەوە هاتووە هەم بۆ کارپێکردن هاتووە و قورئان زانایان ئاوا پێناسییان کردووە. قورئان ئەو کتێبەیە بە سوورەتی فاتیحە دەست پێ دەکا بە سوورەتی ناس کۆتایی پێدێ و یتەعەبەد بتیلاوەتیه خوێندنەوەکەشی بۆ خۆی عیبادەتە بەڵام خوێندنەوەکەی هۆکار و وەسیلەیە بۆ لێتێگەیشتنی و لێتێگەیشتنیشی بۆ ئەوەیە کە کاری پێ بکەیت. بەڵام هەموو شتێک هەموو جۆرە مامەڵەیە لەگەڵ قورئاندا بە مەرجێک بۆ خوا بێ بە عیبادەت لە قەڵەم دەدرێ بۆ چونکە ئەدی ئەوەی نەخوێندەوار بێ و تێی نەگا ئەوانەی کە بە زمانی بیانی قورئان دەخوێنن بۆوانیش عیبادەتە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ هەر کەسێک پیتێک لە قورئان بخوێنێ دە شاکەی بۆ دەنووسرێ دوایی دەفەرمێ ناڵێم ئەلیف لام میم پیتێکە بەڵکو ئەلیف پیتێکە لام پیتێکە میم پیتێکە واتە ئەلیف لام میم دەکات سێ پیت کە جارانی دەی بکە دەکا سی چاکە. ئەوە هاندانی مسلمانانە کە قورئان بخوێننەوە چونکە کە تۆ نەتوانی بیخوێنیەوە لێشی تێناگەی کە لێشی تێنەگەیشتی خۆ ناتوانی کاریشی پێ. مەبەستی پرسیارەکەی من زانێ مامۆستا بوو کە سەبوونە لە مانگی ڕەمەزانی پیرۆز کە ڕابورد خەڵک زۆر ئالوودە و زۆر تامەزروی قورئان بوو و زۆر ئاوێتان و ئاوێزان بوو لەگەڵ قورئانە. یعنی پرسیارەکە لەوەیە پرسیارە جەوەرێکە ئایا گرنگی مهمی ئەوەیە ئێمە تەنها بخوێنینەوە لەبەر بکەین یان لەوە گرنگتر بۆ ئێستای وەزعی خۆمان ئەوەیە کە ئێمە ئەم قورئانە بکەینە کردار. من باسم کرد ئەسڵان خوا دەفەرمێ كتاب أنزلناه إليك مبارك بۆچی لامی عیلەتە ليدبروا آياته وی لە ئاەتەکانی ورد بنەوە لیان تێ بگەن و دواییش وليتذكر أولو الألباب و بۆ ئەوەی ئەوانی کە خاوەن عەقڵن پەندی لێ وەربگرن کاری پێ بکەن بەرجەستەی بکەن لە ژیانی تاچی خێزانی کۆمەڵاتی سیاسی خۆیاندا. بەڵام وەکو گوتم کەی دەتوانی قورئان پیادە بکەی کە لێ تێبگەی کەی دەتوانی لێ تێبگەی کە بیخوێنی. زۆر باشە هەر لەو سۆنگەیەوە هەمووی پێکەوە و هەمووشی بە عیبادەت و بەتاعەت لە قەڵەم دەدرێت. هەر لەو سۆنگەیە ئەتوانین بڵین قورئان ئەیەوێت یعنی یەکێک لە ئیشە سەرەکیەکانی قورئان ئەوەیە ئەیەوێت تاکێک بەرهەم بێنێت کە زمانی کردداری پێش زمانی گفتاری بێت. هەر ئیمان واتە بڕوا بەخوا سبحانه وتعالى و بە هەموو ئەو شتانێک کە خوا فەرموویەتی بڕوا بە فریشتەکانی خوا بە کتێبەکانی خوا بە ڕۆژی دوایی بە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام و بە هەموو ئەو شتانێک کە پێغەمبەران هەواڵیان پێداوە وا لە مرۆڤ دەکا عەقڵ و دڵی یەک بێ وا لە مرۆڤ دەکا دڵ و زمانی یەک بێ زمان و کردەوەی یەک بێ. بۆچی؟ چونکە ئیمان پێش ئەوەی سەر و کاری لەگەڵ ڕواڵەت و
دەرەوەی مرۆڤدا بێ سەرکاری لەگەڵ پەنهان و نێوەوەی مرۆڤدایە تۆ پێشێ دەبێ بە عەقڵ و دڵ خوا بناسی ئەمجا بەجەستە فەرمانەکانی خوا جێبەجێ دەکەی الئیمان سر والئیسلام علانیە زانایان وایان گوتووە ئیمان پەنهانە بەڵام ئیسلامەتی ئاشکرایە هەتا ئیمان نەبێت ئیسلام پەیدا نابێ ئیسلامێک ئیمانی پێش نەکەوت بێ و ئیسلامیشی ڕووکەشی ڕواڵەتیە قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا عرب خێڵەکیەکان وتیان ئیمانمان هێنا دەفەرمێ بڵێ ئیمانتان نەهێناوە هەر بڵێن مسلمان بووین بە ڕواڵەت واتە بە ڕووکەش ئەگەنا مسلمانەتی ڕاستەقینە دیارە ئیمان پێشی دەکەی بۆ تو تا ئیمان لە عەقڵ و دڵدا جێگیر نەبێ هەتا پەنهانت هەتا دیوی نێوەوە و شێردراوت نەڕازێتەوە بە ئیمان و بە خواناسین و بە بەندایەتی بۆ خوا ڕواڵەتەکەت ملکەت نابێ بۆ شەریعەتی خوا و فەرمانبەری بۆ خوا تێدا نایەتە دی کەواتە ئەوەی کە پرسیارت کرد لە ڕاستیدا ئیمان ڕێک پێچەوانەی ئەوەیە کە ئینسان کردەوە و قسەی لێک جیابێ وەکو خوا سبحانه وتعالى لە سوورەتی صەفدا دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم سبح لله ما في السماوات وما في الأرض وهو العزيز الحكيم يا أيها الذين آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون أي أواني إيمان تان هێناوە بۆچی قسەیەک دەکەن کردەوەی پێ ناکەن گەورەترین گوناحە لای خوا قسەیە بکەی کردەوەی پێ نەکەی واتە قسە و کردەوە لە یەکجیابوون پێچەوانەی ئیمانە ئەی ئیماندارین ئێوە چی دەکەن کەواتە وەکو گوتم بۆچیش ئەی خەڵکی دی خەڵکی دی چونکە سەرکاری نییە بە ئیمان و بەخوا ناسین و چاودێری خوا و ئەمجا حسابکردن بۆ ڕۆژی دوای ئەوانە سەد قسە دەکا و کردەوەشی پێ ناکە بەڵام حديث پیغمبر عليه الصلاة والسلام لا يستقيم لسان عبد حتى قلب عبد حتى يستقيم لسانه دڵی ئینسان یا زمانی ئینسان ڕاست نابێت دڵی ڕاست نەبێت دڵ ڕاستبوون زمان ڕاستبوون لە ڕاستیدا پێکە و پەیوەستن ئەلبەتە بۆ ئینسانی بڕوات مامۆستا ئەم قورآنی لەبەردەستی ئێمەش وەکو تاکی موسڵمان بە بەرنامەی ژین و دینی خۆمانی ئەزانین بێگومان پێشینانی ئێمە کۆمەڵێک لە موفەسیرین تەفسیر و ڕاوەیان کردووە بۆ قورآنی پیرۆز ئەمێ بپرسم تا چەند ضرورە پێویستە ئێمە بە تەفسیری نوێ بە خوێندنەوەی نوێ بۆ ئەم ڕۆژگاری خۆمان و ئەوەی ئەوترێ کوردیانە لە قورئان تێبگەین بۆ ئەرز و واقع و ژیان و دەوڵەتداری خۆمان بەڵام کاتیش دەرفەتم نایە چەند پرسیارێکمەوە بە گوشایی قسەی لەسەر بکەین بەسەر چاو وەڵام من هێندێک زاراوە دادەهێنرێن بەهەرحاڵەوە زاراوەی دادەهێنرێ و شێوە بەکار دێنرێ بەس ڕۆم زۆر ڕئیم لەگەڵیان نییە ئیسلام ئیسلامە بۆ هەموو بەشەر هاتووە خی پەروەردگار دەفەرمێ وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم بۆ خەڵک بەگشتی و بەڵێ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە خزمەکانی و لە هۆزەکەی و پاشان لە گەلەکەی دەستی پێ کردو بەڵام هەر لە مەکە ئەو هەموو ئاەتانە وما أرسلناك إلا كافة للناس بشيرا ونذيرا قل يا أيها الناس إني رسول الله إليكم جميعا قورآن وإسلام بۆ هەموو مرۆڤایەتی هاتووە بەڵام دەتوانین بڵێین چکە بڵێن کوردانە و بیستم ئاوەجار ئیسلام بکوردێنین و بە کوردی و خۆ کابرایکی فارس مەبەست لی بۆ حاڵی ئەمڕۆمان چۆن بتوانین لەگەڵ حاڵی ئەمڕۆمان بیگونجێنین ئێستا من واتە ڕاستەکەی ئەو زاراوەیە بە بۆچوونی من دەخەمەڕوو کابرایکی فارس لە وڵاتی خۆیدا تورکێک لە وڵاتی خۆیدا ئەفغانێک پاکستانێک هیندێک ئینگلیزێک ئەمریکیەک عەرەبێک کوردێک پێویستە ژینگە و هەلومەرج و بارودۆخ و وەزعی میلەتەکەی خۆی وڵاتەکەی خۆی لەبەر چاو بگرێ و ئەمجا تەماشای قورئان بکە و تەماشای سنەتی پێغەمبەر بکە عليه الصلاة والسلام کە ئەو گرفت و کێشانەی ئەو هەیەتی ئەو نەخۆشیانە ئەو هەیەتی قورئان و سنەت چۆن چارەسەریان بۆ دادەنێن ئەوە ڕاستە ئەمما ئەوەی کە من تێبینیم لەسەر ئەو شەیە هەیە ئەوەی کە ئیسلامی کوردی جابێ لە ئیسلامی عەرەبی ئیسلامی عەرەبی جابێ لە فارسی فارس جابێ لە تورک خوا یەک ئیسلامی ناردووە هەڵبەت مەبەستی پرسیارەکەی من ئەوەی تریام کە جەناب فەرمووت جا کاکەدانا ئیسلام یەک ئیسلامە ورضيت لكم الإسلام دينا خوا أوي بو هموا فرموا و لای کەمی مسلمانەتی ئیسلامەتی دەبێت هۆی کە هەموو مرۆڤەکان پێوە پابند بن بەڵام ئەوە لەگەڵەوە تێک ناگیرێت کە هەر میلەتێکیش تایبەتمەندی خۆی ببێ ئیسلام قەواطعی دین واتە ئەو شتانەی کە دەقی ڕوون و ڕاشکاویان لەسەرە بەشی ئەوە دەکەن کە لەسەر ئاستی مرۆڤایەتی هەموو خەڵک بێتە یەک ئوممەت یەک کۆمەڵ
بەڵام لە وردەکاریەکاندا لە تەفاسیلدا مەجای ئەوەی تێدا هەیە کە هەر میلەتە و هەر نەتەوەیش تایبەتمەندی خۆی لەبەرچاو بکرێت بەڵام ئەوە ناکەوەڵا ئەوە ئیسلامی کوردیە و 180 پلە جیا لە ئەوی دیکە جیا لەوی ئەگەر ناخۆ هەر زانایەکیش هەر لە وڵاتەکەی خۆیدا کاتێک هەلو مەرج گۆڕاوە فتواکەی گۆڕیوە شافعی ڕەحمەتی خوای لێبێ وزانایان گوتویانە لا ينكر تغير الأحكام بتغير الأزمان نکۆڵی ناکرێت لە گۆڕینی یاساکان بە پێ گۆڕینی ژینگەکان بەڵام لە چیدا هەموو شتێکی ئیسلام دەگۆڕێنا ئیمان و عەقیدە بووناسی حەڵاڵ و حەرام چاکە و خراپە بە هاوڕەوشتە بەرزەکان دروشمەکان چۆن جێبەجێ دەکرێن عەرەب و کورد و تورک و هیند و فارس و هەموو یەک هەمووی یەک قیبلەی هەیە هەمووی یەک قورئانی هەیە هەمووی یەک خوا دەپەرستێ هەمووی پێکەوە ڕۆژوو دەگرێ هەمووی پێکەوە نوێژ دەکا هەمووی جومعە دەکا هەمووی دەڵێ زینا حرامە دزی حرامە زوڵم حرامە دادگەری پێویستە برایەتی پێویستە پێکەوەژان پێویستە واتە لە ئەساسیاتدا لە بنچینەکاندا هەموو مسلمانان یەک بۆچین هەمووی دەقی لەسەرە بەڵام لە تەفاسیل وردەکاریەکاندا خوای پەروەردگار خوا حەکیم و کاربەجێیە ئەو کاتە کە قورئانی ناردە کۆمەڵگای بەشەری سادە بووە بەڵام ئێستا و دوای ئێستاشی لەبەرچاو بووە بۆیە شەریعەت پێشتری باسم کرد لە مامەڵە لەگەڵ خوادا چۆتە ناو وردەکاریەکانەوە ئەو عولەما بنچینەیەکیان هەیە دەڵێن ئیجمال في التفاصيل وتفصيل في الثوابت ئەو شتانەی وردەکارین قورئان بە کورتی باسی کردوون تەفاسیل وردەکاریان هەیە قورئان بە کورتی باسی کردوون ئەوانەی کە دەگۆڕێن گۆڕانیان بە سادەتی قورئان بە کورتی باسی کردوون ئیجمال في المتغيرات وتفصيل في الثوابت ئەوانەی کە ناگۆڕێن قورئان چۆتە ناو وردەکاریەکانەوە لە یەک ئاەتدا لە سوورەی مائیدە هەموو فەرزەکانی دەستمێژی تێدایە یا ئەیها الذین آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم تا کۆتایی تەفاسیلی چۆنێتی ئەنجامدانی نوێژەکان ڕوون کراوەتەوە بەڵام دەوڵەت چۆن پێک بێنین کۆمەلگا چۆن بەڕێوە بەرین چۆن دادگەری بسەسپێنین چۆن زوڵم ڕشە کێشکەین چۆن قۆرەخکاری نەهێڵین ئەوانە هەمووی زانایان یەک بنچینە گشتیان بۆ داناوە أينما وجد العدل فثم شرع الله كيفما تحقق العدل يا تحققت المصلحة فثم شرع الله دادگەری چۆن بسەسپێ بەرژەوەندی خەڵک چۆن بێتەدی شریعەتی خوا لەوەیە واتە نەچۆتە ناو وردەکاریەکانەوە بۆ عەقڵی بەشەر و ئەزموونی بەشەری لێگەڕاوە جەنابی مامۆستا لەسەر تەفسیرەکە وەڵامت نەدامەوە تا چەند زەڕورە ئێمە تەفسیری نوێمان ئێستا بۆ دەقەکانی قورئان بێن نەک هەر بە خۆمان وابەستە بکەین بە تەفسیرەکانی هەر زۆر پێویستە بەڵام لێرەدا دیسان بە هەڵە دانەچین قورئان هەندێکی کات و شوێن کاریگەری لەسەری نییە ئەوەی کە باسی بووناسی دەکا باسی ئیمان و عەقیدە دەکا باسی حەڵاڵ و حەرامە جێگیرەکان دەکا باسی خواپەرستیەکان دەکا باسی ڕەوشت و بەها بەرزەکان دەکا ئەوە تەبەری ئیبن کەثیر فەخرەدینی رازی لەگەڵ محەممەد طاهر بن عاشور لەگەڵ سید قوتب لەگەڵ مەودودی لەگەڵ هەموو کوێشیان من یەکی دیکە هەموو کوێشی لێک دەینەوە بەڵام هەر کەسە بە تاموبۆی خۆی و لە بەرچاوگرتنی هەلومەرجی تایبەتمەندەکانی کۆمەلگای خۆی ئەوە لایەکی تەفسیر واتە مەرج نییە کە دەڵێن تەفسیری قورئان دەبێت لە کاتێک و بۆ کاتێک لە هەموو شتێکی داجیابێ نا لەو شتانەدا کە دەگۆڕێن ئەوان باسی بۆ وێنە ئەو ئاەتە کە باسی دادگەری دەکەن خوای پەروەردگار دەفەرمێ ئین الله یەأمر بالعدل خوا فەرمان دەکا بە دادگەری تەبەری و ئیبن کەثیر و زانایان دیکە بە تێگەیشتنی خۆیان لە هەلومەرجی خۆیاندا لە وشەی دادگەری تێگەیشتون میکانیزمەکانی چەسپاندنی دادگەری چۆنە ڕەنگە زیاتر وەکو بەهایەکی ئەخلاقی تاچی یا خێزانیە کۆمەڵایەتی تەماشایان کرد بەڵام ئێمە ئێستا وشەی دادگەری زۆر ڕەهەندی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئەمنی لێ پەیدا بووە کەواتە لەو شتانەدا کە گۆڕانیان بەسەردادێ بە تەکید پێویست بەوە هەیە و هەر بۆیش هەر زانایەک هاتووە ئیکتیفای نەکردو بۆی پێشێ تەبەری ئیکتیفای نەکردو بە زانانی پێشخۆی کە قورئانیان تەفسیر کردووە و دواییش ئیبن کەثیریش ئیکتیفای نەکردو بە تەبەری و دواییش فەخرەدینی رازی ئەوی دیکە تا ئەم سەردەمەی ئێستا و ئێستا بەندەش جەنابتان دەزانن کە وێڕای ئەو کتێبەی کە لە زینداندا نووسیمە مەوسوعەیە الإسلام كما يتجلى في كتاب الله تفسيرش كرديشم بدستوه هي كواتا لو شتاندا كغورانيان بسردادي بتأكيد بيوسي
دووبارە تێگەیشتنەوە وەلێ حاڵی بوونەوەی هاوشەرخانە هەیە بەڵام دیارە بە لە بەرچاوگرتنی بە لە بەرچاوگرتنی ئەوە کە وەکو گوتم ئەو شتانەی کە لە ئیسلامدا قەواطعن دەقی ڕوون و ڕاشکاویان لەسرە و ئەوانن کە وەکو بڵێ ئەو بناغە فیکریە پێک دێنن کە ئومەتیان لەسەر کۆ دەبێتەوە ئەوانەوە من تەفسیری کەمیش کە تەفسیری هەر وەکو خۆیەتی بەڵام هەندێشتی شێک کە گۆڕانی بەسەردا دێ بە پێی چاخ و سەردەمەکان بە تاکید دەبێت تەفسیری تازە و لێکدانەوەی تازی بۆ بکرێت. بەڵێ مامۆستا قورئان لە ساتەوەختێکە و بۆ جوگرافایەک دابەزی کە هەم ساتەوەختەکە بە ساتەوەختێکی زۆر تاریکستان مێژوو نووسان لە قەڵەمیەدەن و هەم جوگرافیاکەش زۆر دواکەوتو بوون لە هەموو ڕووەکانەوە بەڵام قورئان توانی نیمچە دورگەی عەرەب کە عەرەب نشینی لێبوون و عەرەب زمانی لێبوون بکاتە خاوەنی حەزارەت بۆ ئێستا قورئان ئەم ڕۆڵە نابینێ یان ئەگەر وا بڵم بۆ ئێمە ناتوانین ئەم سوودە لە قورئان ببینین کە ئێمەش وەکو میلەتی کورد لە ئێستادا بۆ حکومڕانی خۆمان سوودێ لەم قورئانە بینین. جا ئەوەی دووەمەت ڕاستە پرسیارەکەی دووەمەت قورئان هەمیشە دەتوانێت ئەو ڕۆڵە ببینێ بەڵام قورئان خۆ بۆ خۆی نایەت ئەوە مرۆڤەکانن بە ئەندازەی کە کارلێکی ڕاست و دروست لەگەڵ قورئاندا دەکەن بە ئەندازەی ئەوە کە باش تێی دەگەن و باش پێوە پابەند دەبن و باش جێبەجێی دەکەن گۆڕانیان بەسەردا دێنێ. عەرەبەکان فعلەن لە ڕووی سیاسیەوە شپرز و پێکەوە ناکۆک و ناڕێک لە ڕووی ئابووریەوە دواکەوتوو مردارە بویان دەخوارد و چی لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەزانین چۆن بوو زۆر دواکەوت و حسابیان بۆ ئافرەت هەر نەدەکرد منداڵی خۆیان دەکوشت بە زیندە بە چاڵیان دەکرد لە ڕووی نەتەوەییەوە عەرەب ئەسڵان وەکو نەتەوەیەک نەبوون وەکو چەند هۆزێکی پێکەوە بە شەڕ هاتوو هەبوون قورئان لە هەموو ڕێکەوە گۆڕینی بۆ چونکە باش ئەوانی کە موسڵمان بوون باش لە قورئان تێگەیشتن و باش پێوە پابەند بوون و قورئان گۆڕینی جاخۆ نەکەر ئەوان دوایی چاخ لە دوای چاخ ئەیوبیەکان نەیانتوانی کە بەڕێی خۆیان و خەڵکیش لە ئاوێ دەربێن بەهۆی قورئان و ئیسلامەوە دەوڵەتێکیان دروست کرد کە دوایی سەلجوقیەکان عوسمانیەکان و ئێستاش لەم چاخ و سەردەمەی ئێمەشدا هەموو ئەو گەلوونەتەوانەی کە هەوڵ دەدەن باش لە قورئان تێ بگەن و باش پێوە پابەند بن قورئان گۆڕانیان بەسەردا دێنێ قورئان و ئیسلام لە ڕاستیدا وەکو هەر بەرنامەیەکی دیکە بە ئەندازەی ئەوە پەیڕەوەکانی شوێنکەوتەکانی دەگۆڕن کە لێی تێدەگەن و پێوە پابەند دەبن. بەڵێ بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی زۆر سوپاس بۆی کە لە ئەڵقەی یەکەمی بەرنامەی بەدانایی کە بە تایبەت لەسەر قورئان قسەمان کرد هەرچەنە من زۆر پەلم کرد لە پرسیارەکان بۆی کە لە یەک ئەڵقەیە کۆتایی پێبێنین سوپاس دەکەین کە وەڵامت داینەوە پشت بەخوا لە ئەڵقەی ئایندەیە چینە خزمەت ئەو بابەت و باسی کە جەنابەت بۆ چاکردنی ئەم دۆخەی هەرێم فەرمووتە با گوێ لە قورئان بگرین ئەوە ئێمە لە ئەڵقەی یەکەمە گرنگی قورئانمان بە سەریعیشی کردەوە ئینشاءڵڵا لە ئەڵقەی داهاتووە باز لە بابەتەکەی جەناب دەکەین ئینشاءڵڵا ئەڵبەتە ئێمە ئەو لەم ئاڵقەی یەکەمدا هەر وەکو بڵێ ئاوپژێنێکی بابەتەکەمان کرد ئەگەر قسە بکەین دەربارەی گرنگی قورئان و کاریگەری قورئان لە ژیانی مرۆڤەکاندا و قورئان دەتوانێت چیمان بۆ بکە ئەوە هەویرێکە ئاوی زۆر دەوێت بەڵام ئاوپژێنێکمان کرد بێگومان بە چەندەها بەرنامە کۆتایی نات دەستخۆشی لە جەنابەت زۆر سوپاس. بینەرانی عزیز و خۆشەوی زۆر سوپاس بۆی ئێوەش کە تا ئێستا کاتی خۆتان بە ئێمە بەخشی و بە دیار بەرنامەکەی ئێمەوە دانیشتن تا ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەدانایی هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ.